بینەرێک سەرەتا پێشەوەی من بچمە ناو باسەکەمەوانێ بەڕاستی تێبینێکی زۆر گرنگ هەیە ئەمەوێ ئیشارەی پێ بم. طبعاً با بڵێن سایدی فلم سازان لە کۆتایی مانگی پێنجەوانێ ئەم ئەکاونتە دامەزراوە لە خزمەتی سینەمای کووردە. وەک ئەبینین کە هەر هەفتەی چەند هاوکارێک چەند مامۆستایەکی بەڕێز لەو بوارەیە بەشدار ئەبن و دەوڵەمەندوانەکەن با بڵێن بە فکر و بە کارەکانیان و بە چۆنێتی کارکردن و خزمەتکردن. طبعاً من بۆیە ئەو پێشێکیم باس کرد، گرنگی خۆی هەبوو کە من ئەو پێشێکی باس بکەم، چونکە تا ئێستا هاوکارانم لە پێش منەوانێ و مامۆستا ڕێزانەی کە بەشدار بوون گرنگیەکی زۆریان با بڵێن ئیشارەت پێ کردووە. یعنی لە یەکەم دروستبوونی یەکەم هەنگاو کە بتەوێت فیلمێک بێنیتە بەرهەم، هاوکارانم هەموو با بڵێن هەرچی پێیوەستە کە بۆ فیلمێک ئامادە بکرێت هاوکارانم بەردەوام با بڵێن هینیان کردووە، ئیشارەیان پێیاوە. من لێرەوانێ دەزەخەمە سەر چۆنێتی من دەزەخەمە سەر ئەو بەشەی ئەکتەر بەڕاستی، چونکە وەکو باسم کرد مەسەن هاوکارانم ئەوە لە مانگی پێنجەوانێ هەتا ئەمڕۆ باسییان لە هەنگاوەکان کرد بۆ چۆنێتی دروستکردنی فیلم و ئەو هەموو زەحمەتیەی کە بەڕاستی لە یەکەم لە بوونی سکرین پلەیەوانێ هەتا ئەو دقەی کە بەرهەمەکە کۆتایی پێێت و ئامادە ئەکرێ بۆ ئەوەی کە ئیتر ئیشی تیا بکرێت، سێرەکەیت لە دواییە هەموو ئەو زەحمەتیانە ئەیرێتە دەستی ئەکتەر. دوایەوە لە ڕێی ئەکتەرەوانێ مەسەڵەن گشتی کارەکە ئێمە لە ڕێی ئەکتەرەوانێ بەرکارەکە ئەکەوین، ئەتوانین هەڵسەنگاندن بۆ کارەکە بکەین و ئەتوانین هەم لێکدانەوە بۆ گشتی کارەکە لە هەمان کاتیشا بۆ چۆنێتی هەڵسەنگاندنی باشی و خراپی کارەکە. کەواتە ئەکتەر ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لەو بوارەیە، یعنی لەو بەرهەمهێنانەیە بەڕاستی. یعنی ئێمە تۆ ئەگەر مەسەڵەن ئەکتەر جا مادەم ئەکتەر پشتێکی زۆری بەرەکەوێت، ئەکتەرێک کە بەرهەمەکەی تۆ لە دواییان نەقڵ ئەکا لە ڕێی ئەکتەرەوانی بینەر ئەیبینێت، کەواتە زۆر گرنگە. چەند هەنگاوێکی گرنگ هەیە کەوا ئەکتەر ئەبێ بەرجستەی بکات، ئەبێ کاری لەسەر بکات، ئەبێ خۆی بۆ ئامادە بکات، ئەبێ دراسەی بکات. اینجا من طبعاً خۆ ئامادەکردنی ئەکتەر بۆ ئەوەی کە مەسەڵەن بەڕاستی بۆ ئەوەی کە هەم چیکەن ئەگەر ئەکتەر ڕۆڵێکی زۆر باش ببینێ لە کارەکەیە لە فیلمەکەیە، هەم ئەکتەرەکە وەکو پاڵەوانێک یاخود با بڵێن وەکو ئەستێرەیەک ئەناسرێ، هەم کارەکەش با بڵێن ئەچێتە ئەو کارانەی کە لە زهنی بینەرە سەردەم بە سەردەم ئەمێنێتەوانێ. طبعاً ئەو هەنگاوانەی بۆ ئەوەی زۆر درێژە نەیەم بەو پێشێکیە، ئەو هەنگاوانەی کە گرنگە ئەکتەر کاری لەسەر بکات ئاشکە کردم. طبعاً من ئەچمە ناو با بڵێن گرنگی ئەکتەر و ئەو هەنگاوانەی کە ئەکتەر ناسنامەی پاڵەوان ناسنامەی ئەستێرەی پێوەرئەگرێت، گرنگە ئەم هەنگاوانە کە هەموو ئەکتەرێک زۆر بەجددی کاری لەسەر بکات. یەکەم طبعاً زۆر سەرەتا ئەکتەرێک کە مەسەڵەن بێوێ کارێک بگرێت لە سکرین پلەیەکە بەشدار بێوێ لە ڕۆڵ ببینێ لە فیلمێکە، ئەوەی زۆر گرنگە سەرەتا ئەبێ وەزعی تایبەتی خۆی ئەو ئەکتەرە گرنگە
چۆنەڵیت هەڵکێشیەکی باش بۆ وەزعی تایبەتی خۆی بکات لە چەند ڕوویەکەوانی یەکەمیان ماوەی ماوە تەرخان بکات بۆ ئەوەی کە ئەگەر ئەتوانێت ماوەی هەیە ماوە تەرخان بکات بۆ ئەوەی کە بەشدار بێ لەو کارەیە چونکە سیرکە گرنگی ماوە تەرخانکردن گرنگی ماوە هەبوونی ماوە بۆ ئەکتەرێک ئەمە لە دوایە هێنە سەری لەبەر ئەوەی ئەو ماوەیە زۆر گرنگە چونکە ئەکتەر کاتێکە کارێکە گرێتە دەست کە لە فیلمێکە ئەوێ بەشدار بێت ئەبێ ئامادە بێت یعنی چۆنەڵی ئامادە بێت و هەندێک زەحمەتی یاخود هەندێک ژیانی تایبەتی وەزعی ژیانی تایبەتی خۆی ئەبێ لەبار بێت بۆ ئەوەی کە بێوێ با بڵێن کارێک نواندن بکات لە فیلمێکە دووهەم کاتێکە ڕەوشی ژیانی ئەکتەرەکە گونجاو بوو هەم لەباری کۆمەڵایەتیەوە هەم لەباری معنەویەوانەیە کە گونجاو بوو ئەمە ئیتر ئامادەکارە یعنی ئامادەیە کە کار بکات کارکردن لە فیلمە بەڵام ئەو ئامادەکاریە با ئێمە پاڵمان پێوە نەنێت لەبەر ئەوەی لە فەراغەکەین هەچ کارێک هاتە پێشەوانێ هەچ کارێک هاتە پێشەوە ئێمە وەکو ئەکتەر قبولی بکەین و چۆنەڵیت کاریکیان بکەین ئەوەی کە زۆر گرنگە سەرەتا کاتێک کە سیناریۆیەک ئەیرێتە ئەکتەرێک هەڵەبژێرێ سیناریۆیەکی پێشکەشەکرێ زۆر گرنگە وەکو سەرەتا سێجار ئەو سیناریۆیە کاملەن بخوێنێتەوانێ اینجا دابنیشێ بزانێ چەندە ڕای کێشاوە چەندە بەری کەوتووە یعنی بەگشتی بەسەر سیناریۆکە چەندە ڕای کێشاوە یاخود بەری کەوتووە یاخود خۆی تیا ئەبینێتەوانێ ئەمە زۆر گرنگە دوای ئەوەی کە لەم قۆناغەیە کە ئۆکەی ئەیات کە زانی خۆی تیا ئەبینێتەوە کە بەدڵی بوو کە زانی ئەتوانێت لە خۆی ڕائەبین و ئەتوانێت ئەو کارکتەرە نواندنی بکات ئەبێت دوای ئەوە ئەبێت گەڕان دوای ئەوە ئەبێ خوێندنەوەیەکی زۆر قوڵ بۆ زانینی زەمەنی فرهاڵەکە یاخود با بڵین زەمەنی چیرۆکەکە ئەمە زۆر گرنگە ئەبێت گەڕانێک سێرچێکی قوڵ بکات لە چ زەمەنێکە ئەو سکرین پلەیە باز لە چ سەردەمێکەکە باز لە چ زەمەنێکەکە ئەبێت سێرچ بکات بۆ ئەو زەمەنە ئەمانە کاری ئەکتەرە ئەبێ سێرچ بکات بۆ ئەو زەمەنەی کە سینارێست با بڵێن چیرۆکەکەی تیانوسی وەخت ڕووداوەکە حەدەسەکە بۆ لە هەمان کاتە لەو گەڕان و سێرچکردنە ئەبێ زۆر گرنگە زمانی ئەو سەردەمە ئەکتەر ئەبێ سێرچی بۆ بکات یاخود بە دوواداچوونی بۆ بکات چکە بمانێ و نەمانەوێ زمان لە هەموو جیهانە حتى زانستی ژەوی سەلماندووە لە هەموو جیهانە بە 5 ساڵ جارێک هەندێک گۆڕانکاری بەسەر زمانایەت لە هەموو ناوچەکانە یاخود مەسەلەن لە هەموو جێگەیەک چونکە ئەبینی مەسەلەن بۆ نمونە سەیرەکەیت جیل بە جیل مەسەلەن زمانێکی تازە گەنجانیان چەند وشەیەکی تازە ئەهێنە زمانەکەوانێ من بۆیە لێرە باسی زمان ئەەکەم یعنی ئەوە گرنگی خۆی هەیە کە مەسەلەن ئەگەر زانیت سەردەمی سکرین پلەیەکە یاخود با بڵین سەردەمی سیناریۆکە با بڵین ئەگەر بۆ نمونە 50 ساڵ پێش ئێستا زمانی 50 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستا زۆر فەرقی هەیە 10 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستا زۆر فەرقی هەیە کەواتە زمانی خود وەکو
وەکو واقع زمانی خود ئەوە زمانێکە تایبەتە بە خودی خۆتەوانێ بەڵام زمانی کارکتەرەکە ئەوە ئەبێ سێرچی بۆ بکەیت ئەبێ گەڕان بەدوایە بکەی ئەبێ بگەڕیتەوە ئەو سەردەمە سێرچ بکەی بە دووادا چون بکەی بزانی زمان لەو سەردەمەیە چۆن بەکار هاتووە